ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان قسەکردنە لە جدیەت و ئەولەویەتی حکوومەت هەرێمی کوردستان بۆ پرس و پرۆسەی چاکسازی بە میوانداری زۆر بەڕێز کاکمەریوان حەمعەلی کارژێڕی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان. کاکمەریوان خۆشحاڵین و زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەناب. کاکمەریوان ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو زۆر بەری ئەکەوین دووبارە گفتوگۆکردنەوەی لەسەر پرسی چاکسازی. ئەگەر نەگەڕێنەوە بۆ سەدرە مێژوویەکە کە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان ئەولەویەتی بە چاکسازیەوە لەم ڕۆژانەیە کاتێک بڕیاری کۆتایهێنان بە موچەی زیاتر لە 10,000 کەس کە بەپێی یاسای کارپێکراوەکانی حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەو کەسانە شمولی دووموچە و یاخود دووخانە نشینی و ئەو زیادە ڕۆیانە ناکەن کە لە ڕابردووە بۆیان کراوە و واوش بڕیارەکە ئەم پرۆسەی پیاچوونەوە بە ناو لیستی موچەخۆران چاکسازی لە هەرێمی کوردستان بەردەوامی هەبێ. خوێنەوەی جەنابەت چییە بۆ ئەوەی کە زۆرجار خەڵکانێک گومانیان ئەختە سەر حکوومەت هەرێمی کوردستان لەسەر ئەوەی کە جددی نییە لە پرسی چاکسازیە؟ بێگومان هەنگاوێکی زۆر باش و زۆر گرنگ مەسەلەی چاکسازیە کە شتێکی حتمیە و زۆرور بووە جگە لەوەش کە حکوومەت هەرێمی کوردستان دروشمەکەی بە ئەو بوو کە چاکسازی جددی بکرێن. بەداخەوە فرسەتەکانی ڕابردوو وا بوو کە خەڵکیش بەشدار بوو لەوەی کە گەندەڵی زۆر ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە حکوومەت بکەوێتە سەر پێی خۆی و حکوومەت بتوانێت کارەکانی خۆی بەڕێوە بەرێ و عەدالەتی ئیجتیماعی و ئیقتصادی و ئیداری لە ناو حکوومەتە جێبەجێ بکرێ بێگومان پێویستی بۆیە کە چاکسازیەکی ڕیشەیی بکە. هەرچەندە هەندێک لە فاکتەرەکان هەندێک لە هۆکارەکان هەندێک لە ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی گرێتە بەر بەڕاستی پڕە لە ڕێگری پڕە لە بەربەست پڕە لەوەی کە چونکە مەساڵەحی خەڵکانێک لێ ئەدرێ خەڵکێکیش لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان ناچارە کە بەوەی کە دژایەتی ئەو چاکسازیە بکە. بۆیە پێویستە حکوومەت جدیتر بێ و حکوومەت ڕاستە و خۆتر مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە بکە. بڕینی ویان دەستبردن بۆ ئەوەی کە خەڵکی دوو موچە و سێ موچە و نازانم باسی شتی سەیرەکرێ بەڕاستی ئەمە کارەساتە. ینی ناکرێت کەسێک لە 2000 تا لە دوو شوێنە لە دوو جێگە ناوی هەبێ و مەعاشی هەبێ و دەوری دوو کەسایەتی ببینێ لە کاتێکە خەڵکانێکن چەند ساڵە تەخەڕوجیان کردووە چەند ساڵە بێ ئیشن چەند ساڵە بێکارن چاویان لەوەیە کە حکوومەتی هەرێم ئاوڕیان لێ بداتەوانێ بەڵام لەبەرەوەی کە خەڵکانێکی هەلپەرست بەداخەوە خەڵکانێک کە حەقیان نییە مافیان نییە بەڵام لەولاوە حەقی خەڵکیکە خۆن. بۆیە بە تەسەوری من ئەمانگاوێکی زۆر باشە و زۆر جەری ئانەشە لە هەمان کاتە دەستبردن بۆ ئەوەی کە بڕینی ئەو موچە زیادانە سەرەڕای ئەوەی کە لەوانەیە لێکەوتە و دڵگرانی و هەندێک ئەوەشیەتە بەردەم بەڵام دیسانەوە حکوومەتی هەرێم هەنگاوێکی زۆر باشی ناوە و بە تەسەوری من نابێت لەمەیە بوەستێەوە بە دڵنیاییەوە ئەبێ بڕات بۆ سێکتەرەکانی کەی کە لە ناو حکوومەتە کاریگەریان هەیە چی لە سەرچاوەکانی تری داهات کە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە پێویستە لەوێش کە بە دڵنیاییەوە ئەوەندەی کە من وەکو معلومات ئاگادارم حکوومەتی هەرێم بەنیازی ئەوە هەیە کە لە سەرجەم سێکتەرەکانی تریش هەوڵە چاکسازیەکانی بخاتە بەردەم. بێگومانیش ئەزانین ینی هەموو لایەگەوە ئازانین کە مەسەلەی چاکسازی هەنگاوێک نییە بە شەو ڕۆژێک یان بە چەند سەعاتێک یان بە مانگێک بە چەند مانگێک ئەنجام بدرێ. پرۆسێکی درێژخایەنە بەقەدەرەوەی کە ئەم مەسەلەی گەندەڵیەش بۆ خۆی پرۆسەیەک بووە لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەو هەموو گەندەڵیەی کە کەوتۆتە سەریەک
بۆیە ئاسان نییە ئەم حکوومەتەوە ئەم کابینەیە لە فترەیەکی زەمانی کورتا بتوانن سەیطرە بکەن بەسەر هەموو سێکتەرەکانە بەسەر هەموو لایەنەکانی و چارەسەرکردنی چاکسازی. بۆیە پێویستە خەڵکی کوردستان و هاوڵاتیان تا ڕادەیەکی باش پش و درێژ بن لەگەڵ وەسەکەیە، هەرچەندە بار و دۆخی اقتصادی خەڵکیش خراپە، هەرچەندە وەزعی اقتصادی هەرێمی کوردستانیش لە ڕووی بودجە و موچەوە باش نییە، بەڵام دیسان ئەو هەنگاوی کە حکوومەتی هەرێم ناوێتی جێگای ڕێزە، جێگای پێزانینە و پێویستە خەڵکی کوردستان پشتگیری بکات، لایەنە سیاسەکان دامی بکەن و پشتگیر بن بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە کاتێکی کورتترە ئەو بەرنامەی کایەتی جێبەجێ بکە. کاک مەریوان، سەرباریەوەی کە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە زەمانێک دەست بەکار بوو کە قەیرانی ئابووری هەبوو و حکوومەت عێراقی لە گەمارۆکانی بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوام بوو، بە تایبەتی لە بڕینی بودجە و موچەی خەڵکی کوردستان. کابینەوە بەردی بناخی شەقامی 400 مەتری سلێمانی دانا بە 400 ملیۆن دۆلار کە لە ساڵانێکی درێژ بوو ئەم پرۆژێ پەکی کەوتە بوو و هاوکاتیش بۆ نمونە لە هەولێر شەقامی 150 مەتری کەوتە بوارە جێبەجێکردنەوە لە بەشێکی زۆر لە ڕانیە، لە هەڵەبجە، لە زاخۆ، لە ئاکرێ، لە بەشێکی زۆر پرۆژەکان کەوتنەوە بواری جێبەجێکردن و پرۆژەی استراتیژیشن. هاوکاتیەوە چاکسازی هەروەی کە بەڕێزت باست کرد ڕاستڕێی خۆی وەرگرت و حکوومەت جددیەتی هەبووی کە پرۆژەکە ڕەنگدانەوەی زیاتری هەبێت لە ژیانی خەڵکە، بەڵام هاوکاتی ئەم ئیشانە هاوکاتی ئەم جددیەتە ماشێنێکی زەبەلاحی ئیعلامی هەیە کە بەردەوام خەڵک بێهیواکە بێهیوایەکە لە بەرامبەر بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت قەیرانەکان تێپەڕێنێ، خەڵک بێهیواکەن سەبارەت بە پرسی چاکسازی، سەبارەت بە ڕێخستنەوەی پرسی موچە، ینی ئەمەی خوێندنەوەی کاگمەریوان یا تێگەشتنی کاگمەریوان بۆ ئەم ماشێنە زەبەلاحی کە بەردەوام کار لەسەر بێهیواکردنی خەڵکەکە و لە کاتی ئێساشە زۆر بە دروستی کە حکوومەت فۆکسی لەسەر چاکسازیە، خەڵک بێهیواکەن لەسەر چاکسازی. من باسم کرد ئەوەی کە لە بەردەم چاکسازیە دەبێتە ڕێگر و دەبێتە لێدانی بەرژەوەندی خەڵکانێک کە پیان خۆشە هەرێمی کوردستان استقرار نەبێ، پیان خۆشە هەرێمی کوردستان لە ڕووی اقتصادی و مادیەوە لە ئێستا خراپتر بێ و پیان باشە کە خەڵکی هەرێمی کوردستان ژیانێکی باشتریان نەبێت. بۆیە هەمیشە بیر لەوە ئەکەنەوە کە خەڵک ناومێت بکەن، خەڵک لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێومێت بکەن لە مەسلەی چاکسازیە، لە دەستبردن بۆ ئەو سێکتەرانەی کە لەوانەیە خەڵکانێک لای خۆیان سوڕەیەکیان دروست کردووە، وێنایەکیان کێشاوە کە دەستبردن بۆ ئەو مەلەفانە دەستبردنە بۆ وەکو هێڵی سوور تەماشایەکەن و کە پیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە جێبەجێ ناکا، بەڵام کاتێک کە سەرەتاکانی دەست بەکاربوونی حکوومەت و بینیان کە حکوومەت جددیە لە مەسلەی چاکسازیە، بۆیە ئەو ماشێنەی جەنابە دەیڵێ بەگەڕتر کەوت وە توانای خۆی زیاتر گەشە پێدا. لە قسێکی شەیە بەڕاستی ئەگەر ئەوانە ئەمە نەکەن ئەبێت چی بکەن، یعنی ئەگەر بێن نێن دژی حکوومەتی هەرێم و دژی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەوەستنەوە ئەبێت چی بکەن، ینی چیتریان لە دەست دێت. باشترین شتیژنەوەی کە ئەوان بەکارێنن بارودۆخەکەی بەداخەوە عەتفی خەڵکە بەداخەوە کە سواری شەپۆلی سۆزی خەڵک بوون، ئەیانەوێ خەڵک بکەنە بەشێک لە هاندانەکانی خۆیان، ئەبیانەوێ خەڵک بکەن بە بەشێک لەو ناومێدی و لەو ئەوەی کە ئەیبەخشنەوانێ بەداخەوە هەندێک جار وێنایەک دروستەکەن لە خەیاڵدانی خۆیانە کە وێناکە بۆ خۆشیان زۆر باشە زانون واقعی نییە، بەڵام لەبەرەوەی خەڵک پێویستیەکانی خەڵک یا وەزعی مادی خەڵک، وەزعی موچەی خەڵک بەداخەوە لە بارێکی ناهەموارایە، بۆیە ئەمانە هەمیشە بەو ئاراستەیە کارەکەن کە خەڵک زیاتر ناومێتکەن و خەڵک بڕوایان بە حکوومەتەکەیان نمێنێ و بێمتمانەی زیاتر لە بینی خەڵک و حکوومەتە ئەچێنن کە ئەمە
هەرچەندە بە تێڕوانینی من خەڵک زۆر لەوە وشیارترە کە هەڵبەتە زۆر ئەکسەرێتی خەڵک لەوە وشیارترە کە گوێ بدەنە ئەم جۆرە بالۆرەیە و ئەم جۆرە ئیعلان و ئیداعاتی کە ئەکرێت چونکە خەڵک وردە وردە خەریکە با بڵێن ئاسەوارەکانی چاکسازی دەستپێکردنی چاکسازی خەریکە دەیبینن بۆیە خەڵک زۆر گەشتبینەوە وە خۆشحاڵە بەوەی کە تێکابینە حکوومەت بە جددی خەریکی پرۆسی چاکسازیە لە هەمان کاتیشە ئەو پرۆژە استراتیژیەی کە حکوومەت یاریێمی کوردستان بۆ خۆی دایناوە ئەوەی کە جەنابەت باست کرد لە مەسلەی ئاوادانکردنەوەی شەقامەکان و بە تەطویرکردنی ژێرخانی ئابووری کوردستان شان بەشانی ئەو داهاتەکەمەی کە لە بەردەستایەتی توانیوێتی کە بە جۆرێک لە جۆرەکان سەرڕای ئەو موچەبڕین و بوجەبڕینی لەلایەن عێراقیشەوە بەڵام دیسانەوە حکوومەت یاریێم ئەوێت لەسەر پێی خۆی بوەستێت و ئەوێ بە تواناکانی خۆی گەشەی زیاتر بە کوردستان بداوە هیوایەک بە خەڵکی کوردستان بداتەوە بەرامبەر بەو داهاتەی کە لە ژێر دەسیایەتی چ داهاتە ناوخۆیەکان وە چ ئەوەی کە لە نەوت و لە داهاتەکانی کە دەسیەکەوێ ئەمەش بۆ خۆی بۆ ساڵی تازە بە پێ و لێدوانانەی حکوومەت یاریێمی کوردستان پێم وایە مژدەیەکی باشە بۆ خەڵکی کوردستان کە حکوومەت یاریێم ئیتر ئەوێت مەزدەری سەرەکی بۆ دابینکردنی داهاتەکانی خۆیەتی ئەو جا بیر لە شوێنی تر بکاتەوە. کاک مەریوان زۆر جار حکوومەت یاریێمی کوردستان بۆ تاوانبارەکرا کە لەگەڵ بەغدا شەفاف نییە و جددی نییە خوێنەوەی جەنابەت بۆ کابینەی حکوومەت یاریێمی کوردستان لەوەی کە لەگەڵ دەستپێکی کابینەکە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت تیمی حکوومەت بەردەوام سەردانی بەغدایان کردووە و ئامادە باشی ڕێکەوتنیان دەربڕیەوە بەڵام لە هەمان کاتە بەشێک لەو بەناو نوێنەرانەی کوردیان با بڵێن بەشێک لەو مەندوبانەی کە لەسەر دەنگ و ئێسک و پرووسکی خەڵک سوونەتە بەغدا حکوومەت یاریێمی کوردستان تاوانبارەکەن بۆی کە ئامادەی ڕێکەوتنی نییە لەگەڵ حکوومەتی ناوەندیە ئامادە نییە بگا بە ئیتفاقێکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نابێت. دیسانیش ئەوان بەداخەوە کە نوێنەری خەڵکی کوردستانن و خەڵکی کوردستان دەنگی پێداون بە تایبەتی ئەو چەند ئەندام پەرلەمانەی کە بە ناوی نوێنەرایەتی خەڵکی کوردستانەوە من دڵنیام لەوەی کە ئەوان زۆر باشەزانن حکوومەتی با بڵێن حکوومەتی فیدراڵی ئەو حکوومەتی کە یەک لە دوایەکەکانی لە سەرەتای لە کۆتایی 2013 و سەرەتای 2014 کە بودجەی هەرێمی کوردستان بڕدراوە زۆر باش ئەوانە ئاگایان لەوەیەوە ئەیزانن حکوومەتی عێراقی نایەوێ چاوی بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان هەڵنایە و زۆر باشەزانن حکوومەتی عێراقی دەیەوێت دەست خاتە قوڕقڕاگەی هەرێمی کوردستان بۆی کە بیتاسێنێ بۆ ئەگەر نەشی خنچێنێ بۆی لاوازیکە بۆی بێهێزیکە ئەمە ڕاندێکی مێژووی هەیە بەڕاستی ئەمە ئەبێ ئینسان بگەڕێتەوە بۆ حکوومەتە سەرەتایەکانی عێراقی و پاشان هەموو ئەو ڕێکەوتنانەی کە لە بینی کوردستان لە بینی دەسەڵاتی کوردی و حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقیا بووە بەداخەوە حکوومەتی عێراقی تا ئێستش ئەمەی هەزم نەکردووە کە هەرێمێکی فیدراڵی هەیە لە عێراقا ناوی کوردستانە هەتا ئێستا ئەوەی قوبوڵ نەکردووە کە لە کوردستانە پێشکەوتنەکانی کوردستان بەرچاوترن دیارترن چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی خۆشگوزەرانی و مەسلەی گەشت و گوزاریەوە چ لە ڕووی ژینگە و پاک و خاوێنی شارەکانەوە چ لە ڕووی فراوانبوونی شارەکان چ لە ڕووی لانی لە هەموو سێکتەرەکانە کە تەماشا ئەکات حکوومەتی هەرێمی کوردستانیان شارەکانی کە لە هەرێمی کوردستانن گەشە سەندنێکی زۆر بەرچاوی پێوە بینراوە بەرامبەر بەمە لە جنوب و لە وەسەتی عێراق لە ناوەڕاستی عێراق بەداخەوە حکوومەت هیچ کاریگەری نەبووە و ڕۆژ لە ڕۆژ ساڵ لە ساڵ خراپتر بووە تەنانەت
لە ڕووی ژینگەییەوە وەزعی شارەکانی تری زۆر خراپە، لە ڕووی هەلی کار و ئەوە زۆر خراپترە، لە ڕووی ناحەی ئەمنی و ئاسایشی خەڵکەوە بەداخەوە زۆر خراپە، لە ڕووی ئاوەدانی و فراوانبوونی شارەکانەوە دیسانەوە هیچ باش نییە. هەموو ئەمانە وای کردووە کە فۆکسەکە ئێستا لەسەر لە پێناوی شاردنەوەی ئەو ناڕازایەتی کە لەسەر شەقامی عێراقیە بەرامبەر بەوە هاتوون خۆیان بەستۆتەوە بۆی کە هەموو ئەو بارگرانیەی کە لەسەر خۆیانە هێناویانە داویانە بەیانەوێت بە دژایەتیکردنی خەڵکی کوردستان ئەوەی تر بشارنەوە و ئەو فۆکسەل نەمێنێ لەسەر چیز نەبێت لە ڕووی ئەلامیەوە، هیچ نەبێت لەلایەن لە سۆشیال میدیا و میدیاوە ئەو کاریگەریە کەم بکەنەوە کە لە خوار و ناوەڕاستی عێراقا وجودی هەیە. بۆیە بە تەسەوری من دیسانەوە ئەم بەداخەوە ئەم ئەندام پەرلەمانەیان نوێنەرانی خەڵکی بەناو نوێنەری خەڵکی کوردستانە کەوتونەتە ژێر هەژمونی بەشێک لایەنێک لە عارەبە شۆڤینیەکان مەسەبێ خوازەکان بۆ ئەوەی کە بە هەوا و هەوەسی ئەوان بە قەوانی ئەوان لەسەر ئەو شێوازەی ئەو نەغمەیە کە ئەوانیانەوێ ئەمانیش بەداخەوە لەو ژێرە و کاریگەریە تقریبان خۆیان نمایشەکەن و خۆیان دەرخستووە. کاک مەریوان ئەم بەناو نوێنەرانەیان ئەگەر جوانتر بڵین ئەم بەناو مندوبانە زۆرجار باس لە مەزلومەتی خەڵکی بەسرا و عەمارە و کەفری و کەلا ینی کەربەلا و ئەوە ناکەن، ینی وا پیشانێن سەرباری کەمانە ئەندام پەرلەمانی کوردن کەمتر باز لە بۆ نمونە مەخدوریەتی هەڵەبجە و گەرمیان و ڕانیە و سلێمانی و دوو هۆک و هەولێرەکەن زۆرجار ئەوە بەبیرهێنەوە کە کێشەی کەم و کۆڕی خزمەتگوزاری هەیە لە بەسرا و لە شارەکانی جنوبی عێراق و لە بەغدا و لە دیالە، ینی ئەم بەرگریکردنەی ئەوان لە بەسرا و لە دیالە چۆنە خوێنیتەوە؟ کاک سەربەز من یەک نمونەیەکی باش ینی ئەوەی کە لە خەیاڵمە مناڵ بووم حکوومەتی عێراقی لە 300 داهاتەکەی بۆ خەڵکی عێراق سەرفەکە، لە 97 بۆ چەک و ئەسلحە و وڵاتانی تری عەرەبی سەرفەکە. داهاتی عێراق چەندێکە لە دوای پرۆسەی ئازادی عێراق و لە دوای 2005ەوە لە 100 چەندی بودجێ عێراقاتەوە بۆ هەرێمی کوردستان؟ ئەگەر لە 100 حساب بکەین کە هەرگیز شتیوە بەپێی ئەو داتایانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە هیچ کاتێک لە باشترین حاڵەتی عێراقا لە 100 نەناردووە بۆ هەرێمی کوردستان. ئەی باشە لە باقیاتی لە دوای لە 100 کە نزیکی 80 قسوورەکە 83ەکە ئەم لە 183 داهاتی عێراقە لە کوێ سەرف کراوە؟ نابێ خەڵکی عێراقی شقامی عێراقی بپرسن ئەم داهاتە لەکوێیە چی بەسەر هاتووە؟ ئەگەر لە هەرێمی کوردستان توانی بێتی بۆ ئیمکانێتەوە کە پێوترێ لە 170 کە هیچ کاتێک ئەو لە 170 نەگەیشتۆتە هەرێمی کوردستان توانی بێتی ئەم ئاوەدانیە دروست بکە، توانی بێتی ئەم ژینگەیە بۆ خەڵکی کوردستان ئامادە بکە کە خەڵکی کوردستان حەقی زیاتر لەوەیەتی و خەڵکی کوردستان پێویستە زیاتر لەوە خزمەت بکرێ. ئەی باشە شارەکانی تر کە بە تەسەوری من ئەمە ینی معلومات نییە، بەڵام هەروە بۆ معلوماتێ متەواضعی کە من هەمە نیوە زیاتری داهاتی عێراق لە بەسرە. خێرە بەسرا ئاوی خواردنەوەی نییە، خێرە بەسرا کۆڵانەکانی بەسرا خاشاک و زبڵ دایپۆشیوە، خێرە وەزعی ئەمنی لە بەسرا جێگیر نییە، خێرە خەڵکی بەسرا گەنجی بەسرا یەنە سەر جادە لە برسا خۆپیشاندانەکەن. بۆ شارەکانی تریش هەمان شتە لە زۆربەی زۆری ئەو پارێزگایانەی کە باسەکرێ لەو ئەخیرانەیە ئەوش لەسەر دەستی خەڵکی ینی مەدەنی وەکو کەرتی تایبەت
هەندێک ئوتێل و ئەوە کراوە تا ساڵانەی پێشوش محافەزەیە و پارێزگایە ئوتێلی تیانە بووە بۆیە تەنها بۆ چاوبەستکردنە بە قەناعەتی من و بۆ ئەوەیە کە جۆرێک لە جۆرەکان شەڕی دەسەڵات شەڕی سوڵتە شۆڕ بکەنەوە بیەنە سەر شارع بیخەنە سەر جادە بیکەنە شەڕی ئاهلی کە هیچ کاتێک و لە هیچ زمانێکە حکومەتەکانی یەک لە دوای یەکی عێراقی نەیانتوانیوە خەڵکی عێراق ینی خەڵکی ئاسایی عێراق وا لێ بکەن ڕقیان لە کورد بێ بەڵام ئێستا لە سایەی مەسەبگەرایەتی و لە سایەی دەسەڵاتی ئەحزابی سیاسی لە عێراق و حکومەتی عێراقی خەریکە بەرەو ئاراستەیە چێت ئەم شەڕە لە شەڕی دەسەڵات و سیاسەتی ناڕەوای دەسەڵاتەوە ببێتە شەڕی ئاهلی و خەڵک وا لێ بکەن لەسەر مستەوای مەسەبی و لەسەر مستەوای نەتەوە ڕقیان لە کورد ببێتەوە بەداخەوە ئەمە شتێکی خراپە و کاریگەریە سلبیەکانی بەڕاستی زۆر بە خراپی ئەکەوێتەوانێ و لە نەتیجەشە خەڵکی عێراق بە گشتی زەرەری تیاکە کاکبەریوان بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی 2020ەوە سەرۆکی هەرێمی کوردستان وتارێکی پێشکەشی خەڵکی کوردستان و شەقامی عێراقیش کرد لەو تارەکە نێشارد بۆ کە بێ ئومێدە لە بەرامبەر ئەو هەڵوێست و مامەڵەی کە لە بەغداوە لە حکوومەتی فیدراڵی بەرامبەر باشووری کوردستانێکە تا ئاستیەوەی کە پێشنیارێکی یان جۆرێک لە ڕێکارێکی نوێ هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بەدوا پەنای بۆ باکە ئەوەیە هەوڵ باد لە ڕێگەی نەتەوە گرتوەکان و ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و لایەنی سێمەوە کە بێنە ناو گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقەوە خوێندنەوەی تۆ بۆ وتارەکەی سەرۆکی هەرێمی کوردستان و بۆ ئەو بێئومێدبوونە لە هێزە عەرەبیە شیعەکان چییە؟ وازحەوە جەنابی سەرۆکی هەرێم زۆر باش لە مۆزوعەکە تێگەیشت و خوێندنەوەیەکی واقعیانەی بۆ بابەتەکە هەیە لەبەرەوەی کە دیسانەوە ئەمەش شتێک نییە کە لە پڕێک دروست بوو بێت لە ناکاوات بێت پرۆسەیەکی درێژخایەنە و لە دوای بە تایبەتی لە 2012 و ئەوانەوە حکوومەتی عێراقی و هەتا گەر بگەڕێنەوە هەندێک بۆ دواتریش لە مەسلەی جێبەجێ نەکردنی مادەی 140 دەستوری کە حکوومەتی عێراقی پشتگوێی خست و دواتریش مادەکانی تری تایبەت بە پێشمەرگە و بە ئەوەی کە عیلاقی بە حاکیمە و سیادی هەرێمی کوردستان و ئەوەی کە پەیوەندی بە غاز و نەوت و یاسای غاز و نەوتوانە و هەتا وەکو وردە گەڕێتەوە بۆ سەر ئەو مادانەی تر کە لە دەستورا و حکوومەتی عێراقی پابەت نەبووە بە جێبەجێکردنی ئەمانە بێگومان ناومێدیە چێنن بێگومان ئەمانە هۆکارن بۆەوەی کە خەڵکی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان و دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستان ناومێد بن لە هەوڵەکانی عێراق و لە دوورکەوتنەوەی عێراق لە هەرێمی کوردستان و ئەو هەموو بەڵێن و پەیمان و ڕێکەوتنی کە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی یەک لە دوایەکی عێراقیان ڕوویداوە دروست بووە و پابەند نەبوونیان پێوەی و لەسەر زاری خۆیانەوە ینی زۆر جار ئەو برادرانەی لای خۆشمان هەندێک جار وەکو کارت بەکاریانێ ناوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەت نەبووە بە بۆ نمونە 250,000 بەرمیل نەوت بیدا بە سۆمۆ بیفرۆشێ بەڵام لەسەر زاری وتەبێژەکەی سەرۆکی حکوومەتەوانێڵێ ئێمە هەمیشە ئەو پارەیەمان لە حکوومەتی هەرێم بڕیوە مەفروض بووە ئێمە 900 ملیار دینار بدەین بە ملیۆن دۆلار بدەین بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام 320 ملیۆنمان داوە لەبەرەوەیە کە ئەو بڕە پارەیەمان داشکاند و بڕیمانە لەبەرەوە سەرۆکی هەرێمی کوردستان بەڕاستی لە خوێندنەوەی بۆ ئەو هەموو بەڵێن و ڕێکەوتنانەی کە هەبوو بێمتمانەیی کە دروست بووە لەو نێوەندا و دەستێوەردانی حیزبە باڵادەستەکانی عێراقی لە حکوومەت و تەدەخولکردنیان و
ئێستا بۆ ئاراستەیەشی لاتووە ینی کێ زۆر دژی خەڵکی کوردستان بێ ئەوە مەرغوبترە لە ناو شەقامی سیاسی عێراقیە و ئەوە هەموو ئەمانە وای کردووە کە خەڵکی کوردستان و دەسەڵاتی هەرێمی کوردستان بێمتمانە بێ بێ باوەڕ بێ بەرامبەر بەو ڕێکەوتمانەی کە بەڕاستی ئێستا و لە داهاتووشە لەگەڵ حکوومەتی عراقی ئەکرێ بۆیە پێویستی بە تەداخلی لایەنی سێمەیە لایەنی سێمیش هەموو وەزانین نەتەوەیە گرتوەکانە کە جەنابی سەرۆکی هەرێم پەنای بۆ بردووە و وڵاتە زلهێزەکانی کە دەستیان هەیە و دەسەڵاتیان تا ئێستش لە عێراقا بەرجەستەیە ئەوە ئەمریکایە و بەریتانیایە و دیلاخری وڵاتانی دراوسێش تقریبان تا ڕادەیەکی باش تەدەخلیان هەیە و ینی جێدەستیان هەیە لە کاتە جیاوازەکانە بەقتەسەوری من ئەمە سەرچاوەکەی بۆ گەڕێتەوە کە بەداخەوە بێمتمانەیەکی باش لە نێوان قیادەی حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی ئەو حکوومەتی عراقیە هەیە ئەگەر نێتێکی شەبێ بۆ ئەوی کە حکوومەتی عراقی پابند کە بە ئیلتیزاماتانەی کە لە سەرێتی بەڵام بەداخەوە هێزێکی کە لەوان بەقوترە کە لەوان بەهێزترە هەمیشە بوونەتە ڕێگر و بربەست لە بەردەم جێبەجێکردن و ئەو ئیلتیزاماتە پەشیمان بوونەتەوانێ و ئەوڵیان داوە مەسافەی زیاتر دروست بکەن لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیە تا ئەو ڕادەیە کە بیانەوێت ینی لە دەرەوەی یاسایەکانی دەسەڵاتی فیدراڵی و هەرێمەکە ئەیانەوێت سەیتەرە بکەنەوە بەسەر هەموو فاکتەرەکان هەموو ئەو سێکتەرانەی کە وەکو ڕێگی حیات وایە بەنسبەت هەرێمی کوردستانەوە جوانتر یان باشتر بڵێم حکوومەتی عراقی بەغێر مباشر و هەندێک جاریش بە مباشر ئەوێت حسابی یەکێک لە محافەزەکان لەگەڵ هەرێمی کوردستانە بکە یان بە جۆرێکی کە ئەوێت ئەگەر دەستور تێپەڕێنێت هەر محافەزەیەک هەر پارێزگایەک بەجیا وەکو پارێزگاکانی تری عراق مامەڵە لەگەڵ ئەم هەرێمە و ئەم پارێزگایانە بکە کە بەداخەوە خواستێکیش لە هەرێمی کوردستانەوە دەنگێکی تا ڕادەیەک ناشازیش لە کوردستانەوە ئەم خواستەی هەیە و نەیشاردۆتەوە. کاکبەریان کاتی بەرنامەکەمان تەواو بوو سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕافە و بۆ شیکردنەوەکانت دەستیەوەش خۆش بێ سپاس بۆ کاک مەریوان حەمعەلی کارژێڕ لەقی چواری کار دموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان ئازیزان بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی ڕافە تا ڕافەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.